پیرەمێردی شاعیر هەزار ڕەحمەت لە گۆڕی بێڕۆحی زیندوو بێت و کەمیشاک ئەفەرمێت سیفەتی پایی وەلێتیسیانە علم و ئەدەب و زیکری سوبحانە. علم و ئەدەب و زیکری سوبحانە کە هەر جۆرێک بێت لە علمی ئاینی یاخود علمی دنیای یاخود علمی پزیشکی یاخود علمی تر بێت و ئەدەبە لە مامەڵەکردن لەگەڵ خەڵکە و زیکری سوبحانە لەبەرەوەی کە ئاڵەن بەیانیان هەواوەندە پاکە کە نەفەسی ئینسان لە پیسەکانی تێکەڵاو نەبووە. ئەڵەن جارێکیان کۆمەڵێک کەس دەچنە شارێک و بەتایبەت سەردانی پیاوچاکێک دەکەن. لەو پیاوچاکە پرسن بێ زەحمەت لەم شارەیە کەسێکی باشمان پیشان بە. ئەویش لە وەڵامە فەرمێ بڕۆن بگەڕێن هەر کەسێک ئەبینن باشە جگە لە من لە هەموو کەسێک خراپترە. هیوادارم خوا بە خراپەکانی خۆمان لەگەڵا نەکا و ئێوارە و هەموو کاتێکتان باش. بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لا بەرنامەی کەوان تاکەوان کە هیوادارم نێوان کەوانەکانی ئێوە خۆشی و شادی بێت هاتین و خزمەتتان. ئەم ئێوارەیە وەک هەمیشە کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. لە کۆتایەکەەوە پیاە دێم کە کۆتا بەشی بەرنمەکە فیچەرێکی تایبەتە کە دەبێت بە میسکی کۆتایی بەرنمەکە کە فیچەرەکە دەربارەی حاجی کاگەحمەی شێخ کەەوە ئینشاءالله لە کۆتای بەرنمەکە لە خزمەتانە عەرزیەکەی. لە پێش ئەو باش لە نەخۆشیە مرۆ ئاژەڵەکانەکەین، ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ چین کامانن جۆرەکانیان چین. بۆ ئەم بابەتەش سوودم وەرگرتووە کە بەڕاستی لەم ئەزانی لە کوردستانی خۆمان ناشتی وا باش هەیە لە یەکێک لە وێبسایتە کوردیەکان کە دوای بە ئەمانەتەوە باسێکم و پێتان ئەڵێم چییە و چ سوودێکم لێ وەرگرتووە. و پێش ئەوە باس لە مزگەوتی سوور ئەەکەین لە سنەی شاری فەرهەنگ و هونەری کوردستانی ڕۆژهەڵات یاخود ڕۆژهەڵاتی کوردستان. و پێش ئەوانیش لە سەرەتای بەردامەکەیە بە بابەتێک دەست پێکەین لە کفری شاری مەقاماتی عێراقەوە کە لە بابەتی موزیکاوە باسەکرێکا لە مەقامات لە کفری لەدایکە بێ و لە کەرکووک پەراسێنێ یان گەورابێ. کاکسامان باسی لە شەوچەرەی ڕەمەزانان کردووە لە کفری و چۆن مناجاتی ئاینی ئەکرێت لەگەڵ هونەر و موزیکە. و دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە زۆربەی زۆری ئەو شتانی کە ئێستا لە دەرەوەی ئاین ئەژمار دەکرێن لە هەندێک بیر و بۆچوونە سەرەتا لە ئاینەوە تێکەڵاوی مرۆڤایەتی بوون. هەر بۆ نمونە دوێنێ شەو باسمان لە سەمای مەولانایی کرد بۆتان کە سەرەتای سەما و ئەسڵی سەما لە ئاینەوە هاتۆتە بە شەکاین تری مرۆڤایەتی و موزیکیش بە هەمان شێوە سەرەتا سروتێکی ئاینی بووە، ڕێوڕێیەکی ئاینی بووە بۆ خوداپەرستی بووە. تەماشای کارەکەی کاک سامانەکەین و گەڕێنە خزمەتتان. شەوچەرەی عیرفانی و مناجاتی ئاینی بەشێکن لە کللتوری شەوانی ڕەمەزان لە کفریدا. زیندووکردنەوەی مەقاماتی ڕەسەن بە مەدیح و مناجات لەم شەوچەرانەی کفریدا تایبەتمەندیەکە و هەموو ڕەمەزانێک نوێ دەکرێتەوە. زۆر گرنگە دائیمان ئینسان هەر پێویستی بەم دانیشتنە ڕوحیەتانە ئەوێت ئەبێت دائیمە ئینسان دڵی خۆش بێت بەم دانیشتنانە. بەڵێ حتمما ئەمە پێکەوە ژیانێکی جوانە. ئەگەر لە چی لە شاری کەرکووک چ لە شاری دووس خوڵمات و چی لە شاری کەرکووک ئەمە بەیتولمەقام هەر بووە. بەیتولمەقام ئێستاش مستەمرە لە کەرکووک هەفتانە بەیتولمەقام هەیە. ئەمە پێکەوە ژیانێکی زۆر جوانە، شتێکی جوانە. خوا جەزای پاداش هەموو لای باتەوە ئینشاءڵڵا. ئەم جۆرە چالاکیانە کە ئەکرێت بەڕاستی یعنی عرفانی یان بڵین شتێکی ڕوحی زۆر پێویستە بۆ کۆمەڵگای ئەمڕۆ، چونکە خەڵک گەنجەکانمان بە تایبەتی دوورە کاتەوە لە هەموو شتەکانی خراپ بۆ ژینگە بۆ کۆمەڵگا بۆ مرۆڤ بۆ دنیا و بە قیامەتچی بە تاکید ئەمانە زندی بکرێتەوە. من تاکیدیم ئەوانە دوورەکەوێت و شتێکی باش و چاکە بە ئیزنیفای پڕەوەگە. مۆزەخانەی کللتوری شار مەجلیسی پڕ لە ڕەسەنایەتی کوردەواری و ئاینی ڕێکخستووە. لەگەڵ مەقام و سەدای دەفدا شرۆڤەی شێعری مەحوی و نالیش
شەوچەرە عیرفانیەکە تایبەتتر دەکەن. جیاوازدا شەوەکانی تری ڕەمەزان بۆ ئێمە شەوێک پڕ لە زکر و سۆز و بەشێک لە تەسەوف و بەشێک لە عیرفان و لە خوێندنی ئەو شعرانەی نالی و مەحبی بە سۆزی مەقامەکانی ماوەسا هاشم و مەلا مەحموود. ئەوانەی لەم شەوچەرانەدا ئامادەن بەدڵەوە تێکەڵ بە عیرفان و تەسەوف دەبن. لەم کۆڕی موناجاتەدا پەیامی پێکەوە ژیان و ئاینی دوور لە توند و تیژی دووپات دەکرێتەوە. سامانکەریم کورتساد نیوز کفری. البته ئینسانی گەورەوە نمونەی مرۆڤایەتی و گەوری مرۆڤایەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دڵنیام دڵی عاشقەکانی ناشکێنێ ئەوەی کە مەداحەکە لە مەدیحەکەی خۆیان ئەی فەرموو یا ڕەسوول الله یا شای مەدینە هەڵبەت خۆی ئەوە تەنها نمونەیەکە لە بەرەوەی کە جەستەی حەزرەت لەوێ بۆیە ئەڵەن شای مەدینە ئینا خۆی شای هەموو سەرزەمینە ئەوەی عاشقتە دڵی مەشکێنە هیوادارم قەت دڵتان نەشکێن. لە بابەتی موزیک و ئاینە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین ئەوەیە کە موزیک بریتێ لە لەرەلەر بریتێ لە فریکوەنسی ئەو بزمانی ئینگلیزی پێوترە فریکوەنسی لە دەفژەنینێک ئەگەر گوێت لێ بێ کەمێک بە وردی گوێی لێ بگریت و لە تەنیشتی بە ئارامیدا بنیشیت هەست بەو لەرەلەرە ئەکەیت و هەموو بوونی کەونیش بریتێ لە کۆمەڵێک لەرەلەر لەبەرەوەیە موزیک بە بەشێک لە مناجاتی ئاینی ئەژمارەکرێت و بەشێک لە نزیک بوونەوە لەخوا ئەژمارەکرێت وەک بۆم باسکردن ئەسڵی میوزیک و ئەسڵی سەماش پێشتر لە ئاینەوە بۆ لێەوە داخڵی کایەکانی تری ژیان بووە. جا هەر لەم بابەتە زۆر گرنگە کە لەوە تێبگەین ئێمە لە مانگی ڕەمەزانە وەک لە شەوەکانی تر عەرزم کردن ئێمە سێ جۆر جەستەمان هەیە جەستێکی فیزیکیمان هەیە کە لە دەرەنجامی کۆبوونەوەی خواردنە دروستە بێ ئەوەی کە من لە خزمەتتانە عەرز یەکەم. جەستەیەکی ترمان هەیە کە جەستەی دەرونیە لە دەرەنجامی بیرەکانمان ئەوەی کە بیرەکەینەوە ئەوەی کە چی ئەڵێن چیمان پێوترێ گوێ لە چی ئەگرین لە دەرەنجامی ئەوە دروستە بێ بیری سێمیان یاخود جەستەی سێمیان بریتێ لە جەستەی وزەیی یاخود ڕۆح لە ئاینە پێوترێ ڕۆح لە شتی تا پێوترێ وزە وزەنە دروستە بێنە لە ناوەچێ کە تۆ ئەو بەڕێزەی کە دەست ئەلەرزێنێ و کە دەف ئەژەنێ ئەم دەفژەنینە وزەیە و ئەیدا وزەکە بڵاو ئەبێتەوە لەبەر ئەوە بەشێکی زۆر گرنگە لە ئارامکردنەوەی ڕۆح و دەرونی مرۆڤ هیوادارم ئێوە ڕۆح و دەروونتان هەمیشە ئارام بێت. هەڵبەتە بۆیان ڕاستکردنەوە برادران کە فیچەرەکەمان لە مەهاباتە مزگەوتی سوور لە مەهاباتە بەسپاسەوەیان ڕاستکردنەوە کە فیچەرێکمان بۆ ئامادە کراوە کە سەمان سولەیمانی کە نوێنەری دەستگای میدیای کورساتە لە تارانی پایتەختی ئێران برادرانی ڕاستپاردوو و خۆشی عەزەتی کێشاوە لەگەڵانە ئەم فیچەریان بۆ کردین تەماشای واکەین و پاشە لە خزمەتتان لە وەڵەکەەوە دێمەوە باس لە نەخۆشیە مرۆ ئاژەڵەکانەکەی لەگەڵمان. مزگەوتی سووری مەهاباد یەکێک لە گرنگترین شوێنە مێژوویەکانی ئەم شارەیە کە لە سەردەمی سەفەویەکانەوە بە یادگار ماوەتەوە و لە 25 خەزەڵوەری ساڵی 1348 هەتاوی واتە نزیکەی 54 ساڵ پێش ئێستا وەک ئاسەوارێکی کۆنی مێژوویی و نیشتمانی تۆمار کراوە. بەهۆی ئەوەی کە بۆ دروستکردنی ئەم مزگەوتە لە خشتی سوور کەڵکوەرگیراوە ئەم ناوەیان بۆ هەڵبژاردووە. ئەم مزگەوتە لە ناوەڕاستی شار و لە تەنیشت حەمام و بازاڕی مێژووی مەهاباد لە یەکێک لە پڕهات و چۆترین شوێنەکانی ئەم شارە بیناکراوە. مزگەوتی سووری مەهاباد دەگمەنترین شوێنە بە یادگاری جێماوەکانی سەردەمی ئیسلامی لەم شارەیە کە
کە لە ساڵی 1970 کۆچی مانگی لە سەردەمی شا سولەیمانی سەفەوی بەدەست بوداق سولتان دەسەڵاتداری ئەو سەردەمەی مەهاباد دروست کراوە. بوداق سولتان کوڕی شێرخان لە نەوەکانی سارمبەگی موکری لە سەردەمی خۆیدا زۆر ئاسەواری مێژووی بە یادگار جێهێشتووە. لەم ئاسەوارانە دەتوانین ئاماژە بە پردی سوور، کاروانسەرا و حەمامی کۆنی مەهاباد بکەین. مزگەوتی سوور ڕواڵەتێکی دڵڕفێن و سوکنادەری هەیە و وەک یەکێک لە نیشانەکانی ژیانی شارنشینی لە مەهاباد دێتە ئەژمار. سەرجەم 1260 میتری دووجار ڕووبەری زەوی داگرتووە و لە دوو بەشی مزگەوت و قوتابخانە پێکاتووە. مزگەوت خاوەنی دوو دەرگای گەورە لە باکوور و باشوورە کە بە تێپەڕبوون لە داڵانێک دەچیتە حەوشی گەورەی مزگەوت. لەسەرەوەی دەرگای گەورە لای باکووری مزگەوت تاکە کەتیبەی ئەم مزگەوتە دەبینرێت کە بە خەتی سوهرابی موکری بە زمانی عەرەبی نووسراوە. لەسەرم کەتیبەیەکە قەبارەی 19 لە 12 میتردایە، ساڵی بنیادنانی مزگەوت و ناوی دەسەڵاتداری سەفەوی نووسراوە. دیوارەکان و بانکۆڵەکەکانی مزگەوت هیچ کاشی کاریەک نەکراون و تەنیا بە جۆری دانانی خشت ڕازاونەتەوە. هەرکە دەچیتە ژووری مزگەوت کۆڵەکەکانی بەبەرد داتاشرا و سرنجت ڕادەکێشن. تاشین و دانانی ئەم بەردە کۆڵەکانە دەستێکی وەستایانە و هونەرمەندانەی لەسەر بووە. لەبان ژووری سەرەکی مزگەوت 18 گونبەزی خشتی سازکراون و مەودای هەریەک لە ستونەکان کە بە شێوەی هەژگۆشە دانراون 4 میترونیەوە و لە بنەوەش ستونەکان بەبەرد نەخشێنراون. سەرسدوونی 4 سووچی مزگەوتیش بە قوڕقوشمی گەرم بە یەکەوە وەسڵ کراون. لە دەرگای باکوور کە پێدەنێتە حەوشەکە لە لای چەپی حەساری مزگەوت چەندین حوجرە بە خشتی سوور بیناکراون کە فێرگە و خوێندنگای فەقی و شوێنی وانەوتنەوەی وانە ئاینیەکان بووە. ئەم مزگەوتە لە 400 ساڵی ڕابردوو تا چەند ساڵ لەمەوبەر شوێنی دەرسوتنەوەی زانە ئاینیەکان و ناوەندی پێگەیاندنی مامۆستایانی ئاینی بووە. دەستخۆش و سپاس وەکەمیشە بۆ کارە تایبەتەکان دەبێت سەرنجتان ڕاب کێشمەوە کە بابەتی دروستکردنی مزگەوت بەڵێ شوێنەکە بۆ خواپەرستی بەڵام گەورەترین شوێن بۆی کە مرۆڤ بتوانێت خوا تێدا پەرستی ئالێرایە یاخوا دڵی ئێوە خۆش بێت و یاخوا ئێوە کامەران بن. ئەو بابەتی مزگەوتەش بەشێکی زۆر لە هونەری تەلارسازی تێدایە و بەشێک لە پاشا و لە دەسەڵاتدارەکان بە درێژای مێژووکە دروستیان کردووە بۆ کە لە پاڵ ئاینە ناوی خۆشیان بە زیندوێتی بمێنێتەوە یاخوا ئێوە هەر زیندوو نەمربن. هاوڕێیان دێ زەحمەت بە لە خزمەتتانە نەخۆشیە مرۆ ئاژەڵەکان باس بکەین بێ دەبینێ بێت لە خزمەت جەنابی دکتۆر ڕێبوارە کە پزیشکی پسپۆڕی ڤێتێرنەریە و مامۆستای زانکۆی سلێمانیە. سپاس کە لێرە ئامادەی زۆر سپاس من لە خزمەتتانە تۆزێک باسەکەم و دوایەمە خزمەت جەناب بابەتەکە بەیەکەوە باس بکەین. ئەمەی کە لە بەردەستی منایە بەڕاستی سەرم سوورمە هەر لە مەبەستیشم هێناوەتە ستۆدیۆکە سێرچم کرد لە گوگڵ لەسەر نەخۆشیە مرۆ ئاژەڵەکان باڕ ناکرد بە کوردی بە ئاسانیشتم دەست بکەوێت. وێبسایتێک بە ناوی پەیسەر کە نووسرا بوو وێبسایتێکی سەربەخۆیە بەڕێزێک بە ناوی ئایندە شەمیانی لە کۆڵینەوەیشی کردووە و دەربارەی نەخۆشیە مرۆ ئاژەڵەکان ئەمەم لەو بابەتەی ئەو هەڵێنجاوە کە ئەمە لە ڕووی ئەمانەتی عیلمی و ئەخلاقی و پێویستە بێەوەی بڵێم. نەخۆشیە مرۆ ئاژەڵیەکان ئەمەی کە وەرم گرتووە هی ڕێکخراوی CDCە یاخود سنتەری کۆنتترۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان ئەگەر تێبینی بکەن
وێنەی کۆمەڵێک ئاژەڵی داناوە لە ئاژەڵە ماڵیەکان و ئاژەڵە کێویەکان و وێنەی چەند خێزانێکی دانا و باسی لە گواستنی نەخۆشیەکان کردووە لە ئاژەڵ بۆ مرۆڤ و لە مرۆڤیش بۆ ئاژەڵ. سەرەتای ئەم نەخۆشیانە لە لویس پاستەرەوە دەست پێکات کە زانایشی فەڕەنسی بۆ و مایکرۆبیۆلۆجیست بواتە وردە زیندەوە ڕۆچکەی ناسیوە و بۆ زانیاریشتان یەکەم جارکان باسی دەستشتنی کردووە خەڵک گەڵتەیان پێ کردووە. بەڵام ئەم پیاوە 130 ساڵ لەمەوبەر و لە 6 تەمووزە چی کرد؟ کوتانێکی کرد دروستی کرد بەرامبەر بە نەخۆشی هاری و وای کرد کە خۆی و کوڕەکەشی لە مردنێکی حتمی بپارێزێت. هاری مەبەستمان لە هاری سەگە کە خوددا یار بێسبەیش و کاکسەرتی بە تایبەتی باس لە مەوزوعی سەگی بەرڵاکات لە وڵاتی مە کاگەدارم کاکسەرتی هەفتەیە زیاتر لە سەرم بابەتە کارەکە لە بەرەوە جگە لە نەخۆشی هاری سەگ هەرچی نەخۆشی تر هەیە هەوڵ دین باسی بکەین کە ئەو بابەتە بۆ کاکسەرتی بەجێ هێڵین سبەیشە و باسی بکە. باشە هەر دەربارەی نەخۆشیە مرۆ ئاژەڵیەکان برادرامەیکەن بە شەوەکانی تر تکە دەسێ بە سپیسەکە بنێن بۆی کە سلایدەکەی ترمان پیشان بە. ڕۆژی 6 تەمووزی هەموو ساڵێک بعدی ئەو پیاوە بە ڕۆژی بەرەنگاربوونەوە و هۆشیاری دەربارەی نەخۆشیە مرۆ ئاژەڵەکان دانراوە. جا داتاکان دەربارەی نەخۆشیە مرۆ ئاژەڵەکان چیمان پێ دەڵێن و چی دەبینین؟ بە پێرەخراوی تەندروستی جیهانی جاتەمەشاقن بەڕێزان 1450 نەخۆشی ناسراو لە مرۆڤ هەیە لەمە 668 لە ئاژەڵەوە دێ. بەمانایەکی تر لە سایە 61 ئەو نەخۆشیانی کە لە مرۆڤ هەیە ڕاستەوخۆ نەڕاستەوخۆ لە ئاژەڵە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە کە تازەترینیان کە زۆربەی هەمومان ئەزانین و کە دنیاش پێ سەرقالبوو بریتی بوو لە کۆڤید-19 یاخود پەتای کۆرۆنا. نەخۆشیە مرۆ ئاژەڵیەکان لە نێوان مرۆڤ و ئاژەڵان کە بریتی لە نەخۆشیە ڤایرۆسیەکان فەنگەڵ واتە کەڕوویی مشەخۆرەکان و بەکتریاکان کە کۆنتترۆلیان بەهۆی فرەچەشنیانەوە و لەبەر بوونی خانەخوێ یاخود ڤیکتۆر ئاسان نییە. هەر لەبەرەوە تەمەشاکە لە سایە 61 نەخۆشیەکان ئەو نەخۆشیانن کە لە مرۆڤ و ئاژەڵەوە بۆ یەکتری دەگوازنەوە. باشە لە نمونەی هەندێک لە نەخۆشیەکان باس دەکەین کە باسییان بکەین بۆی کە بینەران بیبینن بزانن چی و چییە لە باوترینیان بریتێ لە نەخۆشی ئەنفلۆنزا. باشە کە ڕێگەی گواستنەوەی ئەم نەخۆشیانش بە گواستنەوەی ڕاستەخۆیان ڕاستەخۆ لە ڕێگەی گۆشت و شیر و ماست و پەنیر و هێلکە و تاکو دوای لە ڕێگەی بەرکەوتنیشەوە لە باوترینی ئەم نەخۆشیانە کە باشە باش فەرمو باچینە سەر باسکردنیان کە بریتین لە ئەنفلۆنزا. ئەنفلۆنزا ئەو نەخۆشیە بوو کە لە سەدەی کاکە بۆ خاتری خوا دەسەر بۆ سپیسا بنێت ئاوە دەی ئاوەتە مێژوی ئەم ئەنفلۆنزا ترسناکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 باوەڕتان هەیە لەبەر ئەتوانم بەر ئێستا وتان بۆ باس بکەم بەست کاکەم لە برادرانی کۆنتترۆل تۆزێک ڕەحمان پێ بکەن و دڵیان بەدەستە بە سپیسەکە بنێن. بۆ ساڵی 1970 کە لە ماوەی چەند مانگێکدا هەموو جیهانی بەخۆ سەرقاڵ کرد و بە ملیۆنانی کوشت. داتاکانەوەی ئەش نیشانە دەن کە ئەم نەخۆشیە نەخۆشی ئەنفلۆنزا لە کاتی خۆیدا 50 ملیۆن کەسی توش کرد بوو لە ئەمریکا لە 125 خەڵک توش بوو لە جیهانیشدا لە 120 خەڵک توش بوو. ئەنفلۆنزا ئەو کاتە کە بڵاو بۆ ئەلەو کاتەوە ئیتروا بوو کە خەڵک ماسک بەکاربێنێ. باشە وەک ئاماژەوا کات لە نەخۆشی دووهەمیانە نەخۆشی تاعونە یاخود پەتای ڕەش یاخود دەردی ڕەش. ئەم نەخۆشیە 360 ملیۆن کەس لە جیهاندا توش بوون و 75 ملیۆن کەسیش گیانی لەدەستە. بۆ زانیاری بەڕێستان لە سینەوە کە تاعون گوازرایەوە بۆ غەرب لە ڕێگەی کەشتیەوە گوازرایەوە مشکەکان گواستیانەوە بۆ ئەوێت دروستە زانیارەکانم تا ئێرە باشە هەر لەبەرەوەشە کە تاعون پێدەوترا مەرگی ڕەش. باشە گازگرتن ئەمە زۆر گرنگە لێرە ئامێنینەوە. مەلاریا یەکێک لەو نەخۆشیانی کە بەهۆی گازگرتنی لێشولەوە دەگوازرێتەوە و ساڵان نزیکەی 50 ملیۆن کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن و 500,000 کەس لە نەخۆشخانەکان زۆر ناڕەحەت دەبن بەم نەخۆشیە و بە تایبەتی ئەم نەخۆشیە و ئەیدز ئەم دوو نەخۆشیە ئیبۆلاش ئەیدز ئیبۆلا لەگەڵ مەلاریا ئەمە لە ئەفریقایە زۆرە بۆ لەبەر هەژاری لەبەر ئەوەی کە داتوانن دەستیان بگات بە سەرچاوی ئاوی خاوێن و دەستیان ناگات بە تاوالێتی خاوێن بە وڵاتی وەرگتانە. ئەیدز دوو لە سەرسێوانی کە تووشی نەخۆشیەکە بوون لە ئەفریقان وەک پێشتر بۆم باسکردن و ئەمە بە ڕێژەی یەکەم پەیوەندی بە هەژاری ئەو هەیە پەیوەندی بەکارهێنانی دەرزی و بە گواستنەوەی خوێن و بە خراپی خزمەتگوزارە تەندروستیەکانەوە هەیە. جگەلەوە ئەیدز یەکێکە لەو نەخۆشیانی کە لە دەرەنجامی ئەو کەسانی کە سەرجەی ئەنجامەدەن لەگەڵ یان با بڵین سەرجەیەکانیان کۆنتترۆل کراونیە دیاریکراونیە لەگەڵ بۆ نمونە هاوسەرێک یاخود دوان تاکو چوارەکەەوە لە شریعەتی ئێمە هەیە بەڵام ئەو کەسانن کە بەداخەوە کە کاری لەشفرۆشیەکەن و ئەوانش کە دەچن کارەکە دەکەن. بەپێی ئامارەکان 40 ملیۆن کەس گرفتاری ئەم نەخۆشیە. نەخۆشی ئەیدز خۆی خەڵک ناکوژێت بەڵام بەهۆی نەمانی بەرگری لەشە ئەو کاتێک کە مرۆڤ تووشی
نەخۆشی کتر دەبێت بە هۆی نەمانی بەرگریەوە کەسەکە کەسی توش بوو دەمرێت دەردە پشیلە و تۆکسمۆپلازمۆسیس هیچێکە لەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی پشیلەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە پێش ئەوزام 2 ساڵ لە خزمەت تا پێش 2 ساڵ لە باسمان کرد لە خزمەت دکتۆر ڕێبوارە تایبەتمان لەسەر نەخۆشیە بەردامێکی زۆر جوانمان کردو لە یوتیوبی شەیە توانن بیبینەوە کە بە تایبەتی باسمان لە دەردە پشیلە کردو و دەردە پشیلێکێک لەوانەی کە نیوەی خەڵک لە دنیا لە نەخۆشەکان هەیە و لە ناو مێشکیشە زۆر دەرەکەم نەخۆشە مەرزنی هەرچی دەردە پشیلی هەبووی تر مێشکی کێشەی توش بێت بەڵام یەکێک لەو شتانی کە لە مێشکا دەرەکەوێت یەکێک لەو نەخۆشیانەش کە زۆربەی جار بە سوودفە یاخود بەڕێکەوت دەستنیشان دەکرێت باشە دوای دەردە پشیلە باشە تەواو بووین خۆی هاری سەگماندا نابوو بەڵام هاری سەگ وەکو ماسکردن دەچێتە سبەی شەو لەگەڵ کاکسەر تیپە بینەری ئەو بن بۆی کە ئەو باسی بکە ئێمە باس لە نەخۆشەکانی ترەکەین لە خزمەت دکتۆر ڕێواریا خوا بەخێر سەرچاو دکتۆر باسی ئەوە بکەین من هەر بۆ خوێندنەوە لەسەر ئەم بابەتە بۆی کە خۆم ئامادەکەم لە خزمەت جەنابتان پرسیارەکان ڕووی جەنابتی هەبێ باسی لەوە کرد ئەیوت وا چاوەڕوانەکرێت کە بەنزیکەی هەموو نەخۆشیەکی نوێ کە لە ناو مرۆڤایەتیا سەر هەڵەیە لە ئاژەڵەوە بێت لە ئاژەڵەوە دروست هەر بۆ نمونا بینیمان کە پەتای کۆڕۆنا پەتای کۆرۆنایەکێک لە پەتایانە بوو پێشەکی سەڵاو و ڕێز ڕۆژومان قبول بێ و تاعاتیشمان قبول بێ و دەنب مەغفور بێ ئینشاء الله ئامین یا ڕەبی با لە کۆتاوە دەست پێکەین کە هیچێک لەوانە دوو نەخۆشی کۆتای کە باسی کرد تۆکسۆپلازمۆسس دەردە پشیلە لەگەڵ ئایدزە یەک لەوانی کە مناعە ینی با بڵین من بەرگری لەشکەدا ئەگرێت تۆکسۆپلازمۆسە دەردە پشیلەیە کەواشەکە کە بەبوونی ئەوەوە کە ئیمیونی بەشەر مرۆڤ دائەبەزێنێ ئایدزیش سەر هەڵەداتەوە لە لەشا کە ئەیکوژەیەکێک لەو نەخۆشیانەیە کە ناخۆشبەختانە زۆر تەئسیر لە مرۆڤەکە کاریگەری لەسەر مرۆڤ هەیە و مەناعی زۆر دابەزێ لە ئەفرەتانە ئەوە دیارە کە با بڵین ئەبێتە دووژیان یەک لەو هۆکارانی کە ئەبێتە لە بارچوون یەکێک لەو نەخۆشیانە دەردە پشیلێ بەڵام لە پیاوانە وەکو جەنابە باس کرد بە ڕێگای سوودفە ئەچتە لای دکتۆرێک فەحسێکە بۆ نووسێ دەرەکەوێت کە تۆ دەردە پشیلە هەڵگرتو یەک لەوانەی کە نیشانەکانیەتی لە مرۆڤە سەرێشەیەکی ناڕەحەتێ بێ لە دووسێ ڕۆژجارێکا سەرێشەیەکە بێ چاو وردە وردە بەرەو کزی ئەڕوا ئارەقەی لەشەکەی لە شێبێ تااقەتە بێ ئەمە یاگەر وەکو ڕێگای سوودفە فەحسێکە بۆ بنووسێت تێستێک بڵێ ئەرێ ئەو نەخۆشیە با بکەین بەڵام جنا لە پیاوانە زۆر باو نییە ئەو فەحسە بکرێت بەڵام لە ئافرەتانە زۆر باوە ئەو فەحسا کرێت بەڵێ ئەمە کاتەوەی هەرچی ئێستا سەری ئێشە و ئارەقی کردەوەی تر دەردە پشیلەی هەبێ ئەوەی نەی کە زیاتر کە مامەڵە لەگەڵ ئاژەڵە ئەکەن ئاژەڵ لە ماڵەوە بەخێوەکەن خاستان ئەگەر پشیلە بەڕای من ئەگەر بکرێت ساڵی جارێک ئەو تێستە بکەن تا هەرزانیشە لە لابەکانە ینی تێستەکە ئەو تۆ گرانیە وەکو کۆست وەکو پارە ئەتوانێت ساڵی جارێک بۆ هەم ئافرەتەکان هەم ئەو پیاوەکان کە بە خێوی یەکەم دکتۆرمە پرسیاری ئەو بکەم هەرچی دەستی بەر پشیلەکەوتی تر ئەگەریەوەی هەیە تووشی دەردە پشیلە قوربان مەسەلە دەست نییە کە تۆ دەست ئەی لە تووچی دەسەی لە گیانی دەسەی لەمەین تەنها لە ڕێگەی پیسی پشیلەکەوە نەقلە بێ بۆ مرۆڤ ئەماگەر پشیلەوە هەبوو بەڵام پشیلە ئەو عادەتەشی هەیە کە پیسیەکە ئەی شارێتەوە کە ئیشارێتەوە لە ناو باخایە یا لە ناو گژوجیایەکایە مرۆڤ دێ بەبێ دەستی دەستچێش دەست باخەکەی پاکاتەوە یان ئیشێکەکە دەستی بەر پیسەکە کە ئاگای لێنێ و دوایەوە خواردن نەخوا ئەمە یەک دوو لە ڕێگای سی سەرکە و مێشولۆ کاچێتە سەر پیسی ئاژەڵەکە پیسی پشیلەکە ئیتر لێشەوە دێمەسەینە مەنانی تیریمان هەیە زۆر کات سەرداپۆشی نانی تیرەکەمان نەکردووە ئاگاشمان لێ نێسی سەرکێکەیە مێشێکە نەشولەیەەکە لێەوە نیشتۆتەوە دێ بۆ ئێرە ئەمە دوو سێ لە ڕێگای گۆشتەوە گۆشتی ئەو ئاژەڵانی کە توش بوونە ینی مەڕوو بزن و مانگا کە تووشی نەخۆشی پشیلە بوونە هەمان شت لە ئاژەڵیشا بەرئەخا ئەلێرا دکتۆر بە ڕێزت ڕابگرم لە مەسەلی بەکارهێنانی دەستکێش و لە مەسەلی گۆشت و بەتایبەت لە مەسەلی تەلەڤیزیۆنیشە ئەستا من ئەوەکان کا بینم بەڕاستی ئەتوانم بڵێ من بەس لە کوردستان بینی و لەوانێ بەس لە شەرقیش بینی بێتم
کە خواردن ئامادەکەن لەسەر تەلەڤیزیۆن دەستکێشەکەمە دەستیان لەسەر تەلەڤیزیۆن بەڵێ بەڵام دوای تەلەڤیزیۆن لە دەستی ناکەن بالضبط وایە ئەوە کێشە گەورەکەم. ئەوەی کە من دکتۆر بیستومە بێ ئەدەبی نەبێت لە خزمەت جەماعەت ڕێزدارم. تۆ تەنها دەستت بە ئاو سابون پاک بشۆ و ئەو چەقۆی کە بەکارهێنی چەقۆی گۆشتی مریشک و گۆشتی حیوان جیابێ و ئەو لەسەر ئەوەی کە بنجەکە ئەو تەختەی کە لەسەر پلاستیکە یا شوشەیە بەڵێ تەختە پلاستیکیان شوشاگەر هی ئاژەڵی هی گۆشتی مریشک و ماسی بڵێ مریشک بەجیا ماسی بەجیا و گۆشتی سووریش بەجیا بێت ئیتر پێویستە بە دەستکێشە دەستکردن نییە ئەمە لە ڕووی زانستیەوە کە جەنابەت مامۆستای کۆلژی پزیشکی ڤێتێرنەریت و ئەتێرە بوارە ماستەر وان انشاءله لە بواری PSD انشاءله لە ئینفێکشن دزیز ینی نەخۆشی هاوبەشەکان و گوازراوەکانە انشاءله پەرە بە خۆمانە دەین ئامین بە هیوای سەرکەوت لەگەڵ جەنابتان دەستکێش بکەین هەر دەستمان بە ئاو سابون بشۆ. قوربان لێرە چەند هۆکارێکە تۆ دەستکێش بکە یا دەسێت بەڵام گرنگترینەوەیە دەستکێشەکە بکەیت بۆ چونکە ئێمە ئێستا من و تۆ کە نینۆکمانەکەین زۆر کاتی نینۆکردن برینی بچووک هەر دروستەوێت یا تۆ لێ خشانێکا چی بە تەنیش دیوارێک ئاوە دەسەیە لە دیوارێک لێ خشان برینی مایکرۆسکۆپی تۆ بە چاو نایبینی بەڵام برین هەیە. ئەمە لێرا کە تۆ ئیش بە گۆشتەکە لەگەڵ مامەڵای لەگەڵ گۆشتەکە ئەکەی ئاوی ئەو گۆشتاوە حتممەە چێتن سەر دەستوانە ئەو مایکرۆسکۆپی گوندان هە بە چاو ناوینرێ سە من و تۆ هەر نینۆکمان بڕیوە برینێکی بچوو کەر دروست بووە لە ڕێگای ئەو برینانەوە چێتە ژوورەوە. باشە دەستشتن بە ئەو سابون و ئاویشی لە تێنەوە لێرە ئێمە سابوون ئەوەیە لە دەسەر دەست لای ئەوە نییە بیکوژە دروستە سابوون کە دەستمان ئەشۆین دروستە جوان ئەوەیە کە دوو دقە جوان دەستمان بشۆین سابوون لای ئەوە نییە بیکوژ یعنی ئەمە کاتە ئەوەی کە ئێمە گۆشتمان کڕی لە سەربڕینخانەکان کە هێنامان ماڵە لە کاتی چاکردنا دەستکێش بکەین دەستکێش بکەین ئەو کەرەستانەشی کە بەکارین مەسەن چەقۆمان بەکارهێناوە جوان پاک بیشوێن بە ئاوی گەرم و بە زاهیبێ اینجارە بەکاری بهێنین بۆ زەڵاتەوە بۆ ئەوانی تر یان چەقۆی زەڵاتەوە چەقۆی گۆشتی ئەوە باشترە بێ ئەوە باشترە بێ و ئێستش ئەم غەسالی ئۆتۆماتیک هاتووە کەی خەیتە ناو ئەوە ماشەڵڵا ینی ئاو دەرەجێ حرارە و بخار و ئەوانی هەیە چەقۆکان تقریبان پاکە کاتەوە لە ڕێگای بەرزبوونەوەی پلەی گەرمای ناو بەڵێ مۆدیشی تا مۆدی پاکشکاری مۆدی تاقیمە. دکتۆر با پرسیارەوە لە خزمەتە عرض بکەم بابەتی کۆرۆنا کۆڤید-19 مادام خۆشە دکتۆراکەت لە ئینفێکشن دیزیزە نەخۆشی گوازراوەکان ئینشاءالله هەزار جار ئینشاءالله خێرە بێ. وەزعی لە چی گەشتە چۆ دەمێک ئەخباری نەماوە؟ وەڵاهی قوربان مەسەلە گەشتە کوێ ئەخباری نەماوە خۆ ئەوە با بڵێن زانستخوازە پزیشکەکان بپرسی نەخۆشی کۆرۆنا وەکو ڕێیەکی بچووکی من هەر ئەمێنێ و هەتا مرۆڤایەتی ماوە کۆرۆنا هەر ئەمێن درستە وەکو چۆن نەخۆشیەکان با بڵێن سیل تیوبەرکلۆسس کە لە کاتی فرعونیەکانی شا هەبوو و تا ئێستا شەرماوە تا کۆتا مرۆڤیش بمێنێ وەکو ڕێیەکی بچووکی من هەر ئەمێن گەورەی جەنابەت کۆرۆناژ وەکو ڕێیەکی بچووکی من هەتا مرۆڤایەتی ماوە ئەمێنە بەڵام ڕێگا چارەسەرەکانمان هەیە خۆپاراستنمان هەیە ئەوانە بگرینە بەر ئەتوانین خۆمانی لێ پارێزین. ئێستا خاستن با ئەم فەسڵی کە گۆڕانکاری دەرەجی حرارە لە ساردەوە بۆ گەرما ڕاستە زۆر خەڵکان تووشی پەتایەک بوونە زۆر کات ئەو پەتایە بەشێکە لە کۆرۆنا بەشێکیان کۆرۆنەیە توش بۆ بەڵام چونکە خەڵکەکان ئەوەندە تەماسیان کردووە یەکیان بین بوونە ئیمیونێک دروست بووە بەرگریەک دروست بەرگریەک دروست بووە لە لەشا ئەتوانرێ بە سوچی هین کرێ مرۆڤەکان بە سوکتر وەکو جارە اینجا سترێسی یەکەم جاری سترێسی ڕاگەیاندن و سترێسی نەزانینی زانستیمان زۆر باش نەبوو لە بواری نەخۆشیەکە ئەو سترێسەش کەم بۆ تۆ نەفسیەنیش مرتاحین چارەسەرەکانیش ئاشنابووینە پێ ئەتوانین کۆنتترۆلی نەخۆشیەکە بکەین. با هەر لە مەسلەی کۆرۆنای پرسیارە و عەرزی جەنابەت بکەم بیرمە بیدایەت کە کۆرۆنا پیا بوو ئەو بوو لە شەمشەمە چۆرەوە پیا بوو ئەگەر تاوان لەکە لە ئەوهانەوە خواردنی شەمشەمە چۆر و کۆمەڵک شەمشەمە چۆرە کوڵایانە خواری تر لەوە ڕاستە بڵێم زنجیرەکە لێەوە بازدانەکە ڕوویا بەناو مرۆڤ زۆر باسیێوانە کرد ئێمە شەمشەمە چۆرە ناخۆین و ملەتێکی پاکوتە میزین و ئێمە تووشی کۆرۆنا نابین و وابزان تووشیش بووین و بەداخەوە کۆمەڵک لە ئازیزانیشمان
گیانیان لە دەست بەداخەوە ڕۆحیان شاد بێ لەگەڵ. بۆ نەخۆشیەکانی تریش کە ئەکرێت لە داهاتوە سەر هەڵبارە مرۆڤایەتی ئەکرێت بێت بۆ ئێرەش یەکێک لە نەخۆشیەکان کە ئێستا تقریبان بۆکو بوارێک کە لێم خوێندە بێتەوە کە کەسانی شەبینم خەریکە نەخۆشی سیلیش بڵاو ئەبێتەوە ینی تقریبان لە بیدایەتی 2000ەکانەوە زۆر گوێمان لە نەخۆشی سیل نەئەبوو باڵەوە بەڵام ئێستا خەریکە دووبارە گوێمان لێ بێتەوە گوێ ئەیبیستین کە نەخۆشی سیل هەبووەتەوە بۆ ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تەندروست بە خێوکردنی ئاژەڵان دکتۆر سیلی شەر لە ئاژەڵ هاتەوە بۆ مرۆڤ بەڵە سیل کاک دکتۆر سێ جۆری هەیە ئەوەیە کە لە مرۆڤ بۆ مرۆڤ نەقڵە بێ ئەوە شەیە کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ نەقڵە بێ دوانیانە کە ئێڤێن و با بڵێن هی دەوا مریشک و باڵ پەلەوەرەکانە لەگەڵ ئەوەی کە لە مانگایە ئەمە لەگەڵ ئەنفلۆنزای باڵندا جیاوازە بەڵێ ئەوە جیا بەڵام ئەمەی کە لە مانگاوە تووشەبین ئەوە زۆرترین نسبەتیان ئەوەی کە لە مرۆڤ سیلکە گوازرێتەوە ئەزام لە ڕێگەی ئەیرۆزۆل لە ڕێگەی ئەوە لە ڕێگەی کوژمەکەەوە یا لە ڕێگەی کەوچکە بەکارێنیا لەگەڵ ڕێگەی خاولێکە یا لەگەڵ فڵچەیدانی بەکارهێنانی کەرەستەی نەخۆشیەکە یان نزیک بوونەوەی ژن و مرد ئەوە لە ڕێگەی کۆرۆنا تقریبان لە ڕێگای لیچانەوە ژن و مرد کە هاوسرن لە ڕێگای لیکەکەیان ئەی مەسڵی هینەکە چۆنە گوازرێتەوە دکتۆر سیل چۆن لە مانگاوە بۆ مرۆڤ لە ڕێگەی گۆشتەکەەوەیە کاک دکتۆر لێرە ئێمە سیل باوترین ڕێگای کە نەقڵە بێ بۆ مرۆڤ سیلی مانگا ینی با بڵین بۆڤین توبەرکلۆسس کە ناوە زانستێکێتی لە سانەوەی ڕێگاکەی کە تووشی مرۆڤە بێ لە ڕێگای شیرۆ شیرێکە کە تۆ باش نەکۆڵێنراوە لە ئاژەڵێکی نەخۆشەوە ئاژەڵێک کە نەخۆشیەکەی سیلی تایە شیرەکەی کە ئەدۆشرێ باش ناکۆڵێت زۆر کات هەیە هەر ئاژەڵ ئەوانی کە ئاژەڵ بەخێوەکەن ڕێک هەر ڕاستە و خۆ لە دوای دۆشینەکە شیرەکە ئەخوا ئەوە یەکێکە لەو ڕێگایە هەرە باوانی کە مرۆڤ لێ تووشەوێ یا ئەوەیە شیرەکە باش ناکوڵێنرێ یا لە ڕێگای پەنیرەوە چونکە پەنیر دەرەجەی با بڵێن باش ناکوڵێنرێ تا بگاتە ئەوەی دەرەجی حراری شیرەکە بگا بەسا باش ناکوڵێنرێ مایکرۆ هینەکە با بڵێن بەکتریاکە هەر لە ناویایەتی ئێمە بە زمانێکی کوردەواری بڵێن میکرۆبەکە هەر لە ناوی ئەمێنێ باش ناکوڵێنرێ شیرەکە ئەخۆین تووشیە بین بە مناسبەتەوە تا ئێستش پەنیر لە ماڵۆ دروستەکەی دکتۆر جان پەنیر ئێستش دروستەکەی ئەزان ماست دروستەکەی ماستەکە چونکە بەو خوایە بە بۆنەی مەشغەڵەتی ئیش و کارەوە پەنیرەکە فترەیەکە دروستم نەکردووە بەڵام ماست هەر دروستەکە بەشمان بامجارە ئەوە باندیە دیێ خۆش پێ سەلامەت بی وابزان پێش 3 ساڵشکێکم جا لە خزمەت جەنابتا بوو هەر ڕەمەزان بووە نەبوو بەرنامێکمان ئەوەیان ڕەمەزان نەبوو پێشتر بوو حتا بیرمە لە جژنیش لە خزمەت تا بووم لە جژن و لە ڕەمەزان و زۆر کات بەیەکەوە بووینە بەڵێ دکتۆر طبعا خزمەت جەنابتا هەمیشە بەرەکەتەوە لەگەڵێمە ئەوەی کە سەر مسلمان لێرە نووسرا بوو ئیفلیجی و مناڵانیشی چێکلەوە نەخۆشیانەی کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ هاتووە وایە ئەنتراکس وای نووسیوە ئەفلیجی مناڵان جیا ئەنفراکس جیا ئەو بۆ تەرجەمەی کردووە ئەوە هەڵەیەکی تەرجەمەیە زۆر هەڵەیە باشە ئەنفراکس نەخۆشیەکی جیاوازە ئەفلیجی مناڵان ئەنفراکس با بڵێن کۆزلتیف ئەجنتەکەی مسببەکەی بەکتیریە شەلەلی مناڵان ئەفلیجی ڤایرەسە ئەمە ڕێزم هەیەوەی کە تەرجمە دوشتی زۆر جیاوازە زۆر جیاوازە زۆر ڕاستە ئەنفراکس یەکێکە لە نەخۆشی هاوبەشەکان کە لە بینی ئاژەڵ و مرۆڤ تووشی ئیفلیجیەکەت نانە تووشی فلیجی ناکات تووشی لیژنیەکانی سەر پێستەکان تووشی برینی سەر پێستیەکە بەڵێ ئەوەیە بەڵام نیشانەکانی لە ئاژەڵاتی بەڵێ ئەمە گرنگە ئێمە بزانین ئەو ئاژەڵە کە توش ئەبێ ئێمە نزیکی نەبینەوە چی دکتۆر یەک لەوانە اینجا با بڵین ئەو ئاژەڵی کە تووشەبێ یەکێک لە کلینیکان ساینسەکانی نیشانەکانی سەدن دێتە یەکسەر ئەمرێ بەڵام پێشمردن چی ڕوادا پێشمردن لە هەموو کوونەکانی لە شێوە خوێنێکی ڕەش دەرەچێتە دەرەوە ینی لە لوتی لە گوێی لە دەمی لە مؤخەرە ینی لە دواوە لە زیبێ لە کۆمی بێ چی دەرەچێ خوێنێکی ڕەشباو دەرەچێ اینجارە ئاژەڵەکە کە خوێنەکە دەرچوو لە شێوە ئەو ئاژەڵەکە ئەمرێ کە مرد ئێمە گرنگ ئەوەیە دوای مردن معاملە چۆن لە مامەڵی چۆن لەگەڵا بکەین ئەو ئاژەڵە مردووە تەوانە بێ بە ماسکێک ماسکەین دەستچێش
ئەو جلە خۆپارێزەکان بکەین ئەو ئاژەڵە بیخەینە چاڵێکەوە لە چاڵەکە بیسووتێنین دوای پڕسەری خۆڵکین سووتێنرە پێشەوە باڵە بسووتن بۆ ئەوەی چونکە ئەمە ئەگەر بێت و ئێمە ئاژەڵەکەمان کردەوە یانی ئەمە پۆستمۆرتەممان بۆ کرد PM ئەمە چیەکەین سپۆراتی ئەو بەکتریایە سپۆراتی بە زمانوانی کوردواری بڵێن میکرۆبەکە ئەچێ بە هەوایە لە هەوایانیشێتەوە لەسەر ئەرزیش کە ئەمێنێتەوە بە چەنەها ساڵ لە ناو ئەرزە ئەمێنێتەوە سپۆراتەکان هی بەکتریا ئەوەیە ینی ڕێزم هەیە بەعربیش پێوترێت جەمرە خەبیسە بە ئەنگلیزی پێوتری ئەنتراکس وەزم چکیش بالۆجیش هەر بنای ئەنتراکسەوە جیان چکیش بالۆجیش هەیە بەونەوە بەڵێ ئەوە با زیکرێکی ناوەکەی بکەین مامۆستای خۆم بوو دکتۆر غازل خەتیب ئێستا سەرۆکی زانکۆی قادسیە یەکێک بوو لەوانەی کە لە ئەمریکا تەواوی کردبوو لەسەر ئەنتراکسیشی کردبوو ئەجارە با هەر باسێکی کورتیشی ژیانی بکەم بە شانازیەوە مامۆستام بووە کاتێک کەها قەراری 1986 ئەوانەی UN هاتن بۆ بە دوای ئەسلیحەی بایۆلۆجیا لە دوای چرکی بایۆلۆجیا گەڕن ئەو دکتۆر غازل خەتیبە حەیون یورزەق ئەژیا بەڵام وەفاتنامەی هەبوو شەهادەی وەفاتی هەبوو بۆ ئەوەی نەیبەن و تحقیقاتی لەگەڵانەکەن کاتی سەدام باس ئینسانێکی زۆر علمی بوو زکری بەخێر بێ یادی لە جەنابتەوە زانم کە چۆن بۆ ماشەڵڵا لەوێ دوا پرسیارم دکتۆر نەخۆشی شێتی مانگا نەخۆشانی جاربەجار لە هاوڵەکان باسیە بیستین هەیە لە وڵاتی خۆمان یاخود ترسمان هەبێت لەوەی کە هەبێت تا ئێستا ڕیکۆرد نەکراوە لە وڵاتی ئەمە جنون ینی شێتی مانگا بەڵام ئەوەی کە ئێمە لە مانگاوە چی بترسین لەو نەخۆشیانی کە با بڵێن تووشی مرۆڤی شەبێ یەک لەوانەی کە تووشی مرۆڤە بێ لە ڕێگای مانگاوە ئەتوانین بڵێن FMD کە زۆر باوە لە ناو ئاژەڵانی ئێمە و زۆر خاوەن ئاژەڵەکانیش ئاشنان پێی FMD پێوترێت تەباق دەم ئێشە ئەمە نیشانەکانی لە ئاژەڵا چییە کە ناودەمی برینە بێ زمانی برینە بێ تووشی ئەو ئاژەڵانەشە بن کە دوو سمن ناو سمەکانی برین قەراغی سمەکەی برینە بێ و نسبەی مردن لە ئاژەڵە بچووکەکان یانیەوانی کە تەمەنیان بچووکە نسبەی مردیان زۆر بەرزە بەڵام نسبەی نەخۆشیەکەش هەمان بەرزە بەڵام لە مرۆڤ تووشی چی ئەبێ مرۆڤ کە FMD تووشە بێت تووشی نەخۆشی تەبەقە بێ هەمان شت تووشی برین ئەبێ لەسەر لەشی لەسەر ئەو شوێنانی کە با بڵێن نزیکی دەمی نزیکی لوتی سەردەسی هەمان شت تووشی برینە بێ مەیەکێکە لەو نەخۆشیانی کە زۆر نزیکین و زۆر باویشە لە ناو ئاژەڵەکانەکە و وانەشی کە ئاژەڵ بەخێوەکەن یەک لەوانش کە جەنابە باسە کرد شێتی مانگایە بەڵام ئەوە خۆشببختانە تا ئێستا لە لای ئێمە ینی تۆمار نەکراوە یاخوا هەر تەمەن و سیحەت و عیلمە پڕبەرەکەت بێ لەگەڵ هەمووانە ئینشاءڵڵا لەگەڵگەڵی کوردستانیشە هەر ئاوا بە ئامان بمێنن سپاس کە هاتی لەگەڵ ڕێزم بۆ هەمووان زۆ سپاس لە خزمەت جەناب تا پارچێک لە شارە بەناوبانگەکەی شەخرەزای تەڵەوانی خوێنمەوە کە بۆ حاجی کاگەحمەی شێخی وتووە دیارە ئەزانی من حەزم لەو بابەتانە هەیە بەڵێ قوربان بەڵێ ئەلبەت خۆت ئەزانی کە خۆزگەی خواستووە بە سەگی دەرقاپیەکەی کە ئەوەش لە عەزەمەتی هەم شەخرەزای تەڵەبانی هەم لە پلە و مەکانەتی کاگەحمەی شێخە کە کەسی شێوەندە گەورەیە دەمێ پێشەوەی کە فیچەرەکەتان عرض بکەم کە خاتو ژولیا بە سپاس و ئامادەی کردووە سەرنجتان بۆ ڕابکێشم کە حاجی کاگەحمەی شێخێکێکە لەو کەسانەی کە ڕوحیانەتی هەمیشە زیندووە خۆتانەزان ئەولیای خوا بووە وەک خەڵکی سلێمانی ئەبێ زۆر خۆشحاڵ بین کە ئەو پیاوە مەرقەی مبارەکی لە سلێمانیە و هەر کاتێک فرسەتمان هەبوو بۆ هەر ئیشێک چوونە ناو بازار بەلایکەمەوە بڕۆین زیارەتێکی بکەین هەم بۆ ئەوەی کە بیری قەبر و مردنمان بکەوێتەوە و هەم فاتیحەیەک بخوێنین و هەم بۆی کە بەرەکەتی ڕوحانەتی جەنابیان بەسەر هەمومانە ببارێت کۆتا بەشی شعرەکەی شەخرەزای تەڵەوانی دەفەرمێ دەرحەق بە حەفیدانی ئەدەب لازمە زینهار قوربانی حەفیدانی دەبم بابی و داکی جواب زانین دەربارەی حاجی کاگەحمەی شێخ خاتوژیلا دەستیەوە خۆش بێ خاتوژیلا چی ئامادە کردو لەگەڵ دکتۆر ڕێبوارە ئەگەر حەزیک لە خزمەتی یابین سەیریەکەین و لە خزمەتانە ئەگەڕێمەوە لەگەڵ مامن ئێمە موسڵمانین هەڵگری پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی و هاوکارین بۆ ئەوە هاتوونەتە دنیاوە
تا پەیامی چاکە و وەفاداری و هاوکاری بڵاو بکەینەوە. ئەمە قسەی حەلیمەخانە کە لە ناو بازاڕەوە کیلۆیەک خوورمای کڕیوە و دەیبات بۆ مزگەوتی گەورە و نەزری دەکات لەسەر مەزاری حاجی کاک ئەحمەدی شێخ. کاک ئەحمەدی شێخ دوعامان بۆ بکەن لای خوای گەورە بەهشتی بەریمان شادکە ئینشاءالله لەگەڵ هەموو مسڵمانان و لەگەڵ هەموو ئەم پیاچاکانە لە مەرقەدان خوای گەورە لە ئێوەش و لە ئێوەش خۆش بی ئینشاءالله خوای گەورە بمان بەخشی بم بەرەکەتیمان گیانهزارە ئینشاءالله. ئێوە پیاچاکن، ئێوە ئیماندارن، ئێوە خۆشەویستی خوان، ئێوە بۆ خوای گەورە سڵحاون ئینشاءالله دوعای خێرمان بۆ بکەن خوای گەورە لەگەڵ ئێوە بچینە بەهشتی بەری. لە دڵەوە ئومێدەوارە ڕۆژوانان لە کاتی بەربانگ ڕۆژۆکانیان بە خوورماکانی ئەو بشکێن و بۆی ببێتە خێر و بەرەکەت. خاڵەگیانەوە بۆ بەربان بۆ ڕۆژۆوانەکان ئینشاءالله عافیەتیان بێ و بێ بە شفای ئینشاءالله. عافیەتیان بێت، عافیەتیان بێ ئینشاءالله. ئێرە مەرقەدی حاجی کاک ئەحمەدی شێخە. بە پێی بیرروڕاکان مەزاری پیاوچاکان ئێستاش نور و بەرەکەتی لە دەبارێت و کانگای ئارامی ڕۆحە. کاک ئەحمەدی شێخ یان کاک ئەحمەدی سلێمانی لە ساڵی 1993 لە گوندی نۆدێ لەدایک بووە. کوڕی شێخ معروفی، کوڕی شێخ مستەفای، کوڕی شێخ ئەحمەدی غەزائی، کوڕی شێخ محەممەدی نۆدەیە. زانایەکی ئاینی و ناوداری تەریقەتی قادریە. کاک ئەحمەدی شێخ کۆمەڵێک نووسراوی ئاینی بە زمانی فارسی نووسیوە کە بە مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ ناسراون و لەلایەن مەلا عەبدولکەریم مدەڕیسەوە بە کوردی وەرگێڕراون. جیاواز لە هەموو سەرچاوە و گێڕانەوەکان لەبارەیەوە دەبێت بڵێن کاک ئەحمەدی شێخ ئەو دوو ڕەسپی و درەوشاوەیە بوو کە پێغەمبەر درودی خوای لێبێ لە خەونێکدا بەخشیە دایکی. ئەمە لە کاتێکدا بوو باوکی تەمەنی 60 ساڵ و دایکی تەمەنی 50 ساڵ بوو. شێخ معروف وەک هەر پیاوچاکێکی تر تا نزا و پاڕانەوە لە خودا بۆ باروگوزەرانی خەڵکی مابێت دوعاکانیان بۆ حاڵ و ژیانی خۆیان نەکردووە. هەر بۆیە ڕۆژێک دایکی کاک ئەحمەد بە شێخ معروف دەڵێت قوربان تۆ کە نزا بۆ هەموو ئەو ژنانە دەکەیت کە دێنەلات داوای نزای منداڵبوونیان لە خودا بۆ دەکەیت ئەی بۆ جارێک نزایەک بۆ خۆمان ناکەیت بەڵکو خودا منداڵێکمان بداتێ. شێخ معروف بە داوای هاوسەرەکەی ڕازی دەبێت و ڕوە و خودا بە دڵ نزا دەکات و دەپاڕێتەوە. نامەیەکی عارفیش دەنووسێت و دەینێرێت بۆ شێخ عەبدولقادری گەیلانی تاوەکو ئەویش نزای بۆ بکات. ئیتر پاش ماوەیەک پێغەمبەر درودی خوای لێبێ دەچێتە خەوی دایکی کاک ئەحمەد و پێی دەڵێت ئەم دوو ڕەسپێ درەوشاوەیە دیاریە و ناوم ناوە کاک ئەحمەد. شێخ معروفی نۆدێ کە باپیرە گەورەی کاک ئەحمەدی شێخ دەکات ئەو کاتەی میرنشینی بابان بنیادی سلەیمانی دەنێت خانەقاکەیان لە گوندی نۆدێوە دەگوازنەوە بۆ سلێمانی و بۆ نێو مزگەوتی گەورە. لەو ماوەی کە باوکی دەگەڕێتەوە بۆ دێکەیان و سەردانی مەزارەکەی باپیری کاک ئەحمەدی شێخ لەدایک دەبێت لە گوندی نۆدێ. یەکەمین مامۆستای کاک ئەحمەد باوکی بووە. قورئانی پیرۆزی لەبەر کردووە و سەرجەم زانستەکانی خوێندووە. لە خزمەتی باوکیدا تەمەسوک دەکات و تەریقەت وەردەگرێ و سلوک دەکات هەتا دەگاتە پلەی ئیرشاد. شێخی باوکی لە ڕێگەی فەرهەنگی ئەحمەدیەوە فێری زمانی ڕەوانی کوردی و عەرەبی دەکات تا بتوانێت بە واتاوە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات. ئەو فەرهەنگەش بە زمانی شەعری و ئەدەبیاتی کوردی بووە.
کاک ئەحمەدی شێخ هەروەکو باوکی مزگەوتی گەورەی کردە خانەقای زانستەکانی ئیسلام و وانەکانی پێکەوە ژیان و ڕۆحی لێبوردەی لە نێو خەڵکیدا چاند و یارمەتی هەژار و لێقەوماوانیدا. کاتێک لە شاری سلێمانیدا عوسمانیەکان تۆوی دووبەرەکی و جیاوازی ئاینیان لە نێو شارەکەدا دروست کرد، ئەو چووە سەر مینبەر و بە خەڵکی شاری ورد ئاینی ئیسلام ئاینی پێکەوە ژیانی سەرجەمدینەکانە. هەر ئەوەندەژنا کچێکی مەسیحی کردە هاوسەری کوڕەکەی تا خەڵکی لەو ڕاستیە تێبگەن. هەر ئەو کاک ئەحمەدی شێخە هۆکاری کوژانەوەی سەدان شەڕ و ئاژاوە و پەشێوی بوو لە کوردستان و وڵاتانی دەرەوەش. خانەقا و خوێندنگەی بۆ زانستەکانی ئیسلام دروست کرد و نابینایانی فێری خوێندنی قورئان کرد. ئەگەرچی 4 ساڵ لە ناو شاری مەدینەدا ژیان بەسەر دەبات، بەڵام هەر دەگەڕێتەوە بۆ سلێمانی و لە سەروەسێتی خۆی لەو شوێنەی وانەی ئیرشاد و نەحو سەرف و زانستی ئیسلامی تێدا دەوتەوە بە خاک دەستبێردرێت. قوتابخانەیەک بۆ نابینایان، خوانێک بۆ هەژاران، هیوایەک بۆ لێقەوما و ژیانێک بۆ تەبایی و پێکەوە ژیان و دەستێک بۆ بەخشین و ئارامگەیەک بۆ ڕێبواران، زانستێک بۆ مریدان و وانەیەک بۆ گەشتیاران. لە نێو ئەم مەزگەوتەدا جێگە دەستی ئەو شێخەیە کە وەک خەونەکەی دووڕێکی سپی بوو درایە دەستی دایکی و بووە بەشێکی پرشنگداری مێژووی ئەم شارە. هەروەک شێخ ڕەزای تاڵەبانی لە وەسفیدا فەرمووی: مربوطە حیاتم بە سولەیمانی و خاکی، خۆزگەم بە سەگی قاپێکەی ئەحمەدی کاکی. ئەو قودوەی ساداتە کە سوکانی سەماوەت، شەڕیانە لەسەر سەجدە لەسەر مەرقەدی پاکی. دەرحەق بە حەفیدانی ئەدەب لازمە زینهار، قوربانی حەفیدانی بم بابی و داکی. ئەمە سەرستان بۆ ڕابکێشم بۆی کە کەس خۆی ئازێت نەیە و پشتمان لەسەر بنووسێت. مەبەست لەم بابەتەوەیە کە تەندروستی ئەوەی کڕەخای تەندروستی جیهانی پێناسەیەەکە بریتێ لە بارێکی ئارامی ڕۆحی و دەرونی و جەستەوی، تەنها نەبوونی نەخۆشی نییە لە ناولەشی مرۆڤ. دروستە؟ دەربارەی ئەم بابەتەش ئێمە بۆ ئەمانە باسی بکەین لەبەرەوەی کە بابەتی ڕۆحانە لە ناو کووردا مێژوویەکی زۆری هەیە و ئێمە ئاینمان زیاتر بەلایەنە خۆشەویستەکەی وەرگرتووە. ڕای جەنابەت. ئاین عیلاقەیەکی ڕوحی بینی مرۆڤ و خوداوەندە خوا، بەڵێتر عیلاقەیەک نییە لە بینی مرۆڤ بۆ مرۆڤ بیگۆڕێتەوە، بۆیە هەر ئەو ڕوحا لە شادیا بنێنە لە بینی خۆت و خۆدادا. جەنابەت چیە فەرمووی لەسەرەوەی کە ئێمە هەوڵەیەین لەگەڵ بابەتە تەندروستیەکانە بابەتە ڕوحانەکانی شتێکەڵاو بکەین و نمونەی ئاین دۆستی و ئاینداری خوداپەرستیی کوردانەی پڕ لە خۆشەویستی و ڕۆحانەت پێشکەش بکەین. هەرچ نەخۆشێک ئەگەر نەفسیان مرتاح بوو کە چوە لای هەرز دکتۆرێک یا هەرز دەرمانێکی وەرگر نەفسیان مرتاح بوو، ساچلی نەخۆشەکەی لەسەر لە هاچ. دروستەوە ڕێکی بچووکی گەورەی جەنابەتی شەڕاخەت نەخۆش نەبی. دەمانەوێت ئەو پیاوچاکانەی کە مەرقەکانیان لە وڵاتەکەی ئێمەیان کە بوونەتە هۆی زیادبوونی سەوزای زیادبوونی بەخشین و حاجی کاک ئەحمەدی شێخ دەمەوێت وەرز زیاد بکەم بۆ بابەتەکەی ژولیا خان کە لە هەمان کاتا شێخی تەریقەتی قادری و شێخی تەریقەتی نەقشبەندیشە. ئەگەر چوونە مزگەوتی گەورە بیخوێندنەوە لە تەکیەکەی نووسراوە تەکیەی قادری و نەقشبەندیش، ئەوە زۆر گرنگە کە بیزانن. ئێوە هەر شاد و کامەران بن، سبەی شەو خوایار بێ کاکسەرتی بەختیاریەتەوە خزمەتتان و کۆمەڵێک بابەتی تر لە خزمەتتانە عەرزەکە. شەو شەوگارتان شاد، بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.